سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر بوونی کۆرۆنا، ڤایرۆسی کۆرۆنا لە نێو هەرێمی کوردستاندا. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت ڤایرۆسی کۆرۆنا مەترسێکی گەورەیە لەسەر ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێت ئەو ڤایرۆسە مەترسێکی گەورەی دروست کردووە لەسەر مرۆڤایەتی. پێویستە تاک بە تاکی هاوڵاتیان لە جیهان ئاگاداری تەندروستی خۆیان بن. بەڵام بەشێکی زۆر لە هاوڵاتیان لە نێو هەرێمی کوردستان هەندێک جار جێبیستی ئەوە دەبین کە دەڵێن ڤایرۆسی کۆرۆنە درۆیە، بەشێک دەڵێ کۆرۆنە هیچ کاریگەری لەسەر تەندروستی خەڵکی کوردستان و عێراقیش نییە. ئەوەی کە دەگوترێت تەنیا پروپاگەندەیەکە، ژیان ئاساییە و دۆخ ئاساییە. ئێمەش وەکو تیمی باسی ڕۆژ هاتووین ڕاستیەکان بزانین، لە نزیکەوە لەگەڵ نەخۆشەکان، لەگەڵ دکتۆرانی پسپۆر، لەگەڵ ئەو کەسانێکە سەرپەرشتیاری ئەو کەیسن، با بزانین مەترسیەکە چییە و دۆخەکە بە چ شێوەیەکە. ئێمە ئێستا لە نەخۆشخانەی ئیماراتین، میوانی دکتۆر شاخەوانین بەڕێوەبەری ئەم نەخۆشخانەیە کە چەندین ڕۆژە خۆی و تیمەکەی سەرپەرشتی نەخۆشانی کۆرۆنا دەکەن. قسەی زۆر لەسەر کۆرۆنا، خەڵکێکی زۆر پرسیاری لەلایە ئێمە هەوڵ دەدەین لەگەڵ دکتۆر شاخەوان ئەو پرسیارانەی کە لە نێو خەڵکدا ڕۆژانە کاسبکاران هاوڵاتیان پرسیاریان هەیە و کۆمەڵێک چاوەڕێی کۆمەڵێک وەڵام دەکەن، دەمەوێت لە دکتۆر شاخەوان ئەو وەڵامانە وەربگرمەوە. دکتۆر، بەڕاستی ئێستا خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستان باوەڕی بە کۆرۆنا نەماوە. هەندێک جار من بەڕاستی جێبیستی ئەوە دەبم، دەڵێن کاکە کۆرۆنا بەخوا سیناریۆیە، هیچمان نەبینی بمری، هیچمان نەبینی تەسیرێکی گەورەی لەسەر بکات. ڕاستێکە چێ دکتۆر؟ ئەو قسانەی کە دەکرێن لەلایەن خەڵک و لەلایەن کە ئێمەش ڕۆژانە جێبیست دەبین و ڕۆژانە تەلەفۆنیشمەوە دەکرێت زۆر خزم و کەس دەرێن دکتۆر بەڕاست نەخۆشیێک هەیە بە ناوی کۆرۆنا، ڤایرۆسی کۆرۆنا هەیە. من لەوانەیە نەتوانم جوابێکی زۆر ڕاست بدەمەوە، چونکە احتیمالە هەر کەسێک بنەوە ڕێیەک ئەو شتێ وەرگری، بەڵام ئەوانەی کە دەرێن ڤایرۆسی کۆرۆنا نییە دەتوانن بێن سەردانی نەخۆشەکانمان بکەن لەگە نەخۆشەکانمان بن. ئەو کاتی دەزانن ئەو مەعاناتەی ئەو نەخۆشانە دەیکەن لەو ماوەیەی دەزانن چۆنە و چۆن نییە. لێرە حەقیقەتێکمان بۆ دیار دەکەین. ڤایرۆسی کۆرۆنا ڤایرۆسێکی کوشندەیە و مەترسیدارە. مەترسیدارە بەڵێ، تاوەکو ئێستاش بەڵێ بەڵێ، زۆریش مەترسیدارە، زۆریش زۆر مەترسیدارە. بەڵام لێرە هەندێک شتێ دەبی بۆ ئینسانەکان ڕوون بکرێتەوە. لەبەرەوەی تۆ شتەکە نابینی بە چاوت هەز ناکەی مەترسی هەیە، لەبەرەوەی تۆ شتەکە لێت دوورە و نازانی چۆنە، یعنی لە ناواقعەکەنی نازانی چۆنە. من زیاتر لە 33 ڕۆژە لەگەر کۆرۆنا دەژیم. 33 ڕۆژە لەم نەخۆشخانەیە، لەگەر 33 ڕۆژە لەگەر کۆرۆنا دەژیم. قەزم لەگەر کۆرۆنا لەگەڵ دوژمنە شاراوەکە. چی ئەم دوژمنە؟ ئەو دوژمنە شاراوە، ئەو دوژمنە شاراوە دوژمنێکی زۆر ترسناکە و مەترسیدارە، زۆریش مەترسیدارە. باشە لەوانەیە من کەم باسی زانست دەکەم، لەوانەیە هەتا ئێستا لە هەموو دنیا و لە کوردستانیش بگرە زانستێکی تەواومان نەبی بەرامبەر ئەو ڤایرۆسە تا ئێستا. بەڵام هەموو ئاماژەکانەوەیە کە ڤایرۆسێکی کوشندەیە لەوانەیە خوا نەخواستە تووشی هەر یەکمان بی لەوانەیە بکتە هۆی جان لە دەستدانی. زۆر باشە دکتۆر، پرسیار و وەڵام بێ. پرسیار و وەڵام بێ. یعنی ڤایرۆسی کۆرۆنا مەترسیە، کوشندەیە، مرۆڤ دەکوژێ، دەبێ دەستمان بشۆین، چوو زانم ڕێنمایەکان خۆت دەزانی بەردەوامەوە بووە. بەڵام کاکە تۆ بە هەر هاوڵاتیەک دەڵێ ئێستا کورە دەرەکە کایدی نەدیت لە نەخۆشخانەی ڕزگاری کابرا نازانم چی دەکرد، هیچ عیبی نەبوو. یعنی دەڵێ لە کوردستان کوا ڕێژەی مردن. ئەمریکا ڕاستە هەیە، بەس لە کوردستان هیچ شتێک نییە،
ژیان ئاساییە و دەبێت ئەمە ژیانمان نۆرمال بکەین. بەڵێ بەڵێ تەماشای ئەو ڤایرۆسی کە لە ئێستا لە کوردستان هەیە لە ئەمریکا هەیە لە ئەوروپای نفسی ڤایرۆسە هیچ گۆڕانکاریەکی تێدا نیە نفسی ڤایرۆسە نفسی شکلە نفسی شێوەیە و نفسی مەترسی هەیە مەترسیەکانی ینی هە نفسی مەترسی ئەوەی کە لێرە هەیە و لەوێش هەیە هەمان ڤایرۆسە ڤایرۆسەکە نێک برێ بڵێ لێرە هەندێک شتێ ئەمە بە مجاملەوە قسەی نەکەین لەوانەیە حکوومەتی هەرێم ڕێنمایەکانی تەندروستی زوو ئەو ڕێنمانەی کە دەری کرد بەڕاستی زۆر شتێکی پیرۆز بوو زۆر شتێکی باش بوو وای لێکردن ئێستامە بگەینە ئەو ڕۆژێک کە ئێستا ئەمە نەخۆشمان کەمبی و مەترسی لەسەرمان کەمتر بی بەڵام لێرە شتێک هەیە مەسەلەی کوردی هەیە مەسەلەی کوردەکان زۆر بگی من لام دەرێ لەوانەیە ئەو ڕیسەی کردت ببتەوە خوری ئێمە ئەو هەموو خۆپارێزیە و ڕێنمایە و ڕێنمانەیە کە حکوومەتی هەرێم کردی لەوانەیە ئێستا لەو ئاخیرەدا ئێمە شلی بکەین و ئەوەی کە ئێستا دەیبینم لە بازارەکان ڕاستی نازانین بەڵێ نەخێر زۆر مەترسیدارە لەوانەیە ئێمە شەپۆڕێکی تر ئێستاوە خەریکە لە من بۆ خۆم بینی لە سلێمانی نوێژی تەڕاویح دەکرێت وەزارەتی ئەوقاف دەرێت قەدەغەیە بەڵام خەڵکێک باوەڕی بەوە نەماوە نوێژی ینی تێکەڵ دەبن پاسەکان بە هەمان شێوە کامەران هەر کەسێک بە عقلێتی خۆی قسەی دەکات بەس عقلێتی زانستی عقلێتی لۆجیک چ دەرێ لۆجیک دەرێ ئەو ڤایرۆسە کوشندەیە لەوانەیە لە خەڵکانێک ئەو زارە شەپۆلی ئەو زارەبی لەوانەیە وەکو ئێستا نەبی لەوانەیە زۆر ئەزیز و خەڵک هەیە لە دەستی بدەین لەوانەیە ڤایرۆسەکە بەو شێوەی نەبی کە پێشتر ڕوویدایە لەوانەیە ئەو جارە خەڵکیی زۆرتر توش بنچووکە بەرێکەوتن زۆرتر دەبی پێشتر ڕێنمایی کرا بوو بەرێکەوتن کەم بوو وەتوانیمان لەو بەرێکەوتنانە خەڵکەکان تەشخیص بکەین و بزانین چییە هەتا لەگە زیاتر خەڵک کۆنتاکت نەکەن ئەو ڕێژەی ستاندەرەی کە لە هەموو دنیا هەیە ئێمە لە هەولێر 160 کەس زیاتر نەبوو ئەو ڤایرۆسەی کرد بگرە هەولێر لەوانەیە 2 ملیۆن ملیۆنە و نیو کەس تێدایە کەواتە ڕێژەکە کە زۆر کەمە بەڵام ئەگەر بهات بە ئەگە خوا نەخواستە لەو ڕێژەیە ئێمە لە هەولێر 10,000 15,000 20,000 کەس خوا نەخواستە بیگر بە ئەو ڤایرۆسەی گر بە تاکیدم کارە ساتەکە گەورەتر دەبوو تاکیدم ئێستاش کارەسات لە ڕێ ئەگەر هاوڵاتیان بەڵێ پابەندی ڕێنمایەکانی من لەوەی دڵنیام و دەزانم ئەگەر خوا نەخواستە ئەو شتانە نەما کردبا ئەو ڕێنمایانە نەکرابەوە ئەو هەموو تونند و تۆلیە نەبا لەوانەیە ئێستا لە هەر گەڕەکێک تازی هەبوو بەهۆی چەند نەخۆشەیە لەم نەخۆشخانە لە ئێستادا ئێمە 5 نەخۆشمان نەخۆش بەس دێرە بەڵێ ئێستا چۆن مامەڵەیان لەگەڵدا دەکەن بە چ شێوەیەکە باری دەرونی نەخۆشەکان لە لایمە گرنگە لەوانەیە شخصانەکە بیبرێ ئەو فلانکەس ڤایرۆسی کۆرۆنای گرتیە بەڵام ڤایرۆسی کۆرۆنا نەعیبە و نە ئەوەشە چونکە هەموو خەڵکێک نەخۆشیێکی ئاساییە نەخۆشی ئاساییە کە بیگری بەڵام کوشندەیە ئاسایی نییە وەکو نەخۆشەکانی تر نییە ئێمە هەتا چارەسەرێکی تەواو لە هەموو دنیا نەدۆزێتەوە لە ڤایرۆسی کۆرۆنا مەترسێکی تەواوی ژیانی هەمومانە ژیانی هەموو مرۆڤایەتیە ئەوانەی کە لێرە ئەمە مراقەبەیان دەکەین دیارە لە سیاسەتی خۆشمان وامان پێویستدانە ئەو پێویستشمان زانێ ئێمە لێرە مهمەتی ئینسانی و ئەخلاقی و زەمیریمان لەسەرە ئێمە بەس چارەسەرکردنمان لەسەنێ ئێمە ئەوەیە بمانێ ئەو ڤایرۆسە لە یەک شوێن بڵاوی نەبتەوە چونکە ئەو شوێنەیمە شوێنێکی حساسە لێرە دەتوانین شارێکی وێران وڵاتە گوێران بەڵێ سیاسەتەکەی مەلێرە ئەو بۆ کەمە کەمترین بەرکەوتە لەگە نەخۆشەکان بە باشترین شێوەی پرۆتۆکۆلی خۆپارێزی بووە و بتوانین زیاترین ئاگداری نەخۆشیش بین بەبێ وەی نەخۆشەکە نە دەرونیان تێک بچین نە ئێمەش وها لە دوای ئەو پەنجەرانە نەخۆشەیە نەخێر لەم دەرگایەوە دەچێت ژوورێ ئەمە شوێنی خۆگۆڕینە ئەمە شوێنی خۆگۆڕین هەر تیمێکی تەندروستی لێرە خۆی دەگۆڕێت لێرەوە تەواوی پێداویستەکانی دانرایە بەڵێ دانراوە حکوومەت دابینی کرد بەڵێ ئەو هەم پێداویستەکانە ئەو هەم پێداویستەکانە ئەو گاونە زەردە دەستە ژۆری نەخۆشەکە دەبینی لە بنەوە ئەوەی لەبەر دەکە پاشەوی لێرە ئێمە دووگڵ عینەکمان هێیە پاشەوی دەست چێشمان هەیە دوو دەست ئێرە بە هەموو شێوەگەم نەخۆشخانەیە بۆ هاوڵاتی هێڵی سوورە نەخێر بە هیچ شێوێک ئێوە ئێستا تۆ چ لەبەرە جلەکەی خۆت جلی من جلی کارمەندەکانم ئێمە لە ئێستا لێرە شوێنێکی پارێزراوە ئەو شوێنە خەتەر نییە ئەمە خەتەر نیە بەڵام لەو دەرکەیە بچینە دەرەی خەتەرە کاک مستەفا تۆ کە سەرپەرشتاری نێرسەکانی
ئێستا چەند نەخۆشتان هەیە؟ 5 نەخۆشمان 5 هەیە. نەخۆشتان پێشتر چەند بوو؟ یعنی ئەگەر مەجموعی نەخۆشخانەی ئیماراتی وەرگین 57 نەخۆشمان وەرگرتووە. 57 نەخۆشتان نەخۆشخانەیە بووە. یعنی لە کۆی 57 5 بمینێتەوە 52 نەخۆش چوونەتەوە ماڵ. باشە چارەسەربوونی ئەوان مەسەلە چیە؟ ئێستا خەڵکێکی زۆر پرسیار دەکات. یعنی چۆن چارەسەر دەبن؟ بە دەرمان چارەسەر دەبن یان بەرگەی جەستەیان چیە مەسەلە؟ هەموو ئەو هۆکارانە دەور دەبینیت چکە ڤایرۆسەکی نوێیە تا ئێستا لابەلا نەبوویتەوە کە چ وای کردووانە ئەمە لەسەر پرۆتۆکۆلی دەرمانی دادەنێن ئەو پرۆتۆکۆلی کە WHO دایناوە ئەمە کە دێنە مستەشفا یەکسەر لەسەر ئەو پرۆتۆکۆلی دادەندرێن و هەشە یعنی لەسەر ئەو پرۆتۆکۆلەش ڕۆیشتیا بەرگری جەستەی خۆی فەسەدەی جسمی خۆی مەسەلەن هەندێک هۆکاری دەوروبەر کە تا ئێستا ڕوون نەبوویتەوە دەور دەبینی لەوەی کە چارەسەربوونەکەی چەندی پێدەچیتن. باشە لێرە ژن و مێردێک دەبینین ژن و پیاوی ژن و مێردن. بەڵێ ژن و مێرد. باشە ئەوەی کە ماوەیەک بوو هەرێمی کوردستان پاک بوو بە تایبەت هەولێر پاک بوو ینی کەسێک حالەتێک تۆمار نەدەکرا بەڵام بەم دوایە ئافرەتێک دەرکەوت هەڵگری ڤایرۆسەکەی پێم وایە و ئافرەتێک. بەڵێ ئەم ئافرەتە دیارە پیاوەکەی هاوژینەکەی کارمەند بووە لە نەخۆشخانەکەمان پاش پێشتر لە 2 هەفتە پێشستا ئێمە لێرە نەمگۆ پرۆتۆکۆلەکمان هەیە پرۆتۆکۆلە فترە ئێمە هەموو کارمەندەکان بگرە بە خۆمەوە فەحسی بابرێن سامپل لە خۆمان وەردەگرین دەرچوو ئەو کارمەندەمان تووشی ئەم ڤایرۆسە بووە و پاشەوەی کە پشکنینمان بۆ کرد بۆوانەی کە نێزیکن لەو کارمەندەمان پاشەوەی کە دەرچوو برای خێزانەکەی و خۆی هەردووچیان پۆزتیڤ دەرچوون بەڵام خێزانەکەی نێگەتیڤ بوو لێرە ئێمە شتێک لۆمان ڕۆم بوویتەوە و هەندێک شتێ زۆر جار هەیە لێمان بزریشە بەڵام دەتوانین برێن ئەو ماوەی دەتوانین هەندێک لێکدانەوەی علمی ینی زانستیانی بۆ شتانە بکەین. ئەو نەخۆشە ئەو ڤایرۆسە لەوانەیە ئەو کابرەیە هەڵگربی بەڵام لەوانەیە هیچ نیشانەچی نەبی لەوانەیە هەڵگربی بەڵام ڤایرۆل لۆ دەکەی یان ئەو ڤایرۆسێشتە نەگەیشتە ئەو مستەوای لە خوێن وا بکە ئەو تایتەرە ئەو سامپڵە پۆزتیڤ پیشاندە لەبەر هەندێک پێویستی بەچیە پێویستی بۆیە ئەو شخصە بەرکەوتە بووە لەگە مێرد و لەگە برایەکەی کەواتە دەبی ناحەی زانستی کەرەنتین بکرێت بۆ ماوەی 14 ڕۆژ بەڵام دەرچووە لە دنیاش 14 ڕۆژ یەشتان بۆ شێوەیە کیفایەت نییە چونکە خەڵکانێکە بووە تاخیرتر تووشی ئەم ڤایرۆسە بوونە و کەرەنتین لەبابرێن لە ماوەی کەرەنتینیش تێپەڕێ لەبەر هەندێک دیارە زانستی تەواو دەربارەی ئەو نەخۆشیە ئەو پەتایە هێشتان لە هەموو دنیا نییە لەوەی ئێمە دەبێت ڕێکارەکان زیاتر بگرینە بەر زیاتر ئاگدار ئێوە ڕێکاری باشتان گرتۆتە بەر باشە پێم بڵێ تۆ لەگەڵ نەخۆشەکان ڕۆژانە سەیری دەکەیت دکتۆرش بە هەمان شێوە متابعە چی نامۆت بینیوە یعنی چوا دەکات سەرنجت ڕادکێشی ئەوەی کە لە کوردستان ڕوو دەدات جیاواز بێت لە شوێنەشی دیکە الحەمدولیلا نەخۆشەکانی ما وەکو وڵاتان نیشانەیان لەسەر نییە و هەش بووە نەخۆشمان هەبووە نیشانەیە و بە زۆربەی نەخۆشەکانمان هیچ نیشانەشان لەسەر نییە بەس تەنها هەڵگری ڤایرۆسەکان و بەس دەمێنێتەوە ئەوی نامۆیە لایانی دەرونی نەخۆشەکانمانە ئێمە چکە تقریبا وەجه نەزەرەکی وا دروست بووە کە کۆرۆنا شتێکی یعنی بڵێن عیبەیە شتێکی نامۆیە لێ ئەوان باری دەرونیان باش نییە نەخۆشەکانمان ئەوجا ئەمەش بە ڕێکاری خۆمان ئەمە ئەویان لاین دەرونی گرینگە باشەگر تۆ چیت بینیوە ینی زۆر جار دەگوترێ نەخۆشێک پێویستی بە 30 ڕۆژ بۆ تاوەکو بزانە ئەوانەی کەمە لێرە ئێستا قسەی دەکەین شتەکانمان لە ڕاستیە هەموو ڕاستیەکان تێدایە لەوانەیە ئێستا بتوانین چەند کتابێک بنووسین لەو فترەیە کە ئێمە بتوان لە هەر نەخۆشە من هەر نەخۆشێک لەوانە دەتوانم برێم من ئاگداری ڕەوشی تەندروستیمە بەردەوام چۆن بە ڕێگەی شتەکانی نەخۆشەکە چۆن گرتیوە چۆنە و چی لێ دێ و دەگاتە چ مەرحەلە کاک مەستەفا باسیەوەی کرد کە هەندێک نەخۆشمان دیارە خۆشبەختانە هیچ نیشانەیەکیان نەبووە بەڵام نەخۆشەکە لە مەترسیدا بووینە ئەمە لێرە لە نەخۆشخانەکەمان ئەو شتانەی کە مەترسیدار بۆ لە نەخۆشەکە دابینمان کردیە یعنی پێشوەخت ئێمە هەستاین بە دانانی پلانێک ئەو ڤایرۆسە ئەو نەخۆشیە چەند ئاکامەکان لەسەر مرۆڤ دەبی ئەو شتانەی کە دەیکاتە ژیانی ئینسان مرۆڤەکە دەکاتە مەترسی هەستان بە دابینکردنی
ئامێری هەناسەدان لەوانەیە یەک لە مەرحەلەکان نەخۆشەکانمان پێویستە هەناسەدان بێت. هەستین لەوەش زیاتر ئێمە گەڕین هەستین گەڕین لە هەموو دنیا هەستین بەرنامەجێک دابنین کە بتوانین کەمترین زەرەر بە نەخۆشەکەمان باشە نەخۆش هەبووە زوو چا ببێتەوە نەخۆش هەبێت بەس یەک نقطەکێ ئێمە کە دەزین ئەو ڤایرۆسە لەوانەیە ببتە هۆی لە ناوچوونی ئینسانەکە بەڵام بە چەند هەندێک کۆکار لەوانەیە ببتە هۆی ڕاوەستانی کلیەکانی. لێرەش فکرمان لەوەی کردەوە بتوانین وحدەك یونتێک لێرە دابنین بۆ غەسلکردنی کلیە خوا نەخواستە یعنی ئێمە پێشوەخت هەموو ڕێکارە مەترسیدارەکانمان گرتە بەر بۆی بتوانین کەمترین زەرەر و نەخۆشەکانمان بە سەلامەتی دەربچن. شکر بۆخوا لەوانەیە ئەوەش بارێکی دەرونی لێمە بووی کە مرتاح بووین ئێمە هەموو شتێکمان متەکامیلە و هەموو شتێکمان هەیە لە نەخۆشخانە دەتوانین نەخۆشەکە بپارێزین. ئەوەی کە نامۆیە لێرە هەندێک شتمان هەیە دەربارەی باری دەرونی نەخۆشەکانەوە قسەی ناکەم چونکە لەوانەیە قسەی زۆر هەڵدەگری بەڵام لێرە هەندێک خاڵ هەیە پێویستە بگوترێت. نەخۆش لەگە نەخۆش بەرگری جیاوازە. ئەو ڤایرۆسە کە دێتە ناو لەشیمان لەوانەیە من بەرگری من بە زووترین کات ئەو ڤایرۆسە بناسی و لە چەند ڕۆژێکدا ئەنتیبەدیەکی دۆ دروستکە و بتوانانی ڤایرۆسەکە لە ناو بدا. لەوانەشە ئێمە ئەو بەرگری لەشی من نەتوانی ئەو ئەنتیبەدیە دروست بکە ئەگەر بڵاو ببێتەوە تەشەنە بکە ئەگەر بڵاو ببێتەوە ئەگەر بڵاوێکی زۆر دەکوژێ تەماشای ئەگەر بڵاو ببێتەوە لەوانەیە ڤایرۆسەکە لەو جارە ئەو جارە کوشندەتر بی لەوانەیە خەڵکانێکی زۆر بەخۆی کە لە دنیا دەبینین ئێمە لە ئەگەر لە احسایەتی ئەو 24 ساعتی ببینە لە دنیا زیاتر لە 3000-2000 کەس مردیە لە هەموو کەوای هەر کەسێک بڵێ مەترسی نییە ئەنی خەیاڵ دەکات خەیاڵە خەچی خەیاڵە ئەوەی کە دەرێ مەترسی نییە دەبی بزانی یەکەم شتێک گونا حەبرێ مەترسی نییە چونکە فێرکردنە لەوەی بەرامبەری بەڵام دەڵێن کاکە شتێک لە خۆی هاتبی هەردێ کاکە ئێمە مۆزوع ئێمە هەموو ئیمانمان بە خوددایە و ئەلحەمدولillah هەمووشمان باوەڕمان بەوەیە بەڵام خوددا دەرێ ئەتوو عەقلم دایتت و ئەتو بە خۆت ماوێ ناو ئاگر یان خۆت مەسووتێنە بە شوێت. بەپێی ئامارەی کە لە بەردەستی مندایە لە نەخۆشخانەی ئیماراتی 57 تاوەکو 58 نەخۆش لەم نەخۆشخانەیە ینی خەوتون چارەسەریان بۆ کراوە دکتۆرەکان کارمەندانی تەندروستی تاوەکو ئێستا 5 نەخۆش ماوەتەوە کە بەشێکیان ئافرەتن و بەشێکیان پیاون لە کۆی ئەو 58 نەخۆشە ژمارەی هەرە زۆری ئەوانەی تووشیان بۆ پیاو بوونە و لە نێویاندا ئافرەت پاشان منداڵ دێن ئەوەی کە جێگای سەرنجی من بوو منداڵێکی 3 مانگە بچووکترین ئەو منداڵە بووە کە هەڵگری ڤایرۆسی کۆڕۆنا بووە. لە هەندێک لە نەخۆشەکان وەک دکتۆرەکان باسی لێوە دەکەن لەم نەخۆشخانەیە نەخۆش هەبووە پێویستی بە 2 مانکە بووە تا چارەسەر ببێ نەخۆشیش هەبووە لێرە دوای هەفتەیەک دەرەنجامەکەی دەرچووە نیگەتیڤ بووە ڕەوانەی ماڵەوە کراوەتەوە بە هەموو شێوەیەک دکتۆران و پسپۆڕەنباز دەکەن کە کۆڕۆنا هەمان ئەو کۆڕۆنایە کە لە ئەمریکا لە ئیتاالیا لە ئیسپانیایە بەڵام بۆ خۆیان باسیرەوە دەکەن ڕێو شوێنەکانی حکوومەت وەزارەتی تەندروستی زۆر پشکنین پەلەکردن لە دۆزینەوەی ڤایرۆسەکە ئەمە وای کردووە تا ڕادەیەکی زۆر وا بکەن ڕێ لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان بگرن. کاچی تەکسی سڵاوت دەبێت سەلامەت بی کەوتیەوە سەریش ئینشاءالله ڕێنمایەکانی حکوومەت باشە باشە عیبی نییە تاکو زۆت ئەتا ئێستاوە لەخوای بە زیاد بیواکو و قرارەکە درا تاکو زۆتەکە بەڕێوە دەچی ئەلحەمدولیلا ڕۆژێک تاکە ڕۆژێک زۆتە ئەگەر خوای گەورەش ئەوەی بکە ئەو یەکزاری ئەو نەخۆشە نەبینێ ئەو کاتی احتیمالی قرارشت دەربکەن ئێستا لەوەتەی حکوومەت بڕیار دەرکردیە نەفرت بار کردیە بەڵێ نەفرت بار کردێ هیچ ئەم بەخۆم شخص خۆماتە ئێستا دەستم بەکار نەکردەوە لەبەرەوەی بەڵێ هێشتا دەستم پێ نەکردەوە باشە بەڵێ پێم بڵێ ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێ دەکەی بەڵێ جێبەجێ دەکەی بەڵام ئێستا دەستکەش ئەوە حینی هەموو هۆکانی شملێکنا لامە ئەوە لە لاش گەر پێی بکرێ حتا بکرێت جێبەجێکەی باشە تۆ دەڵێیتە تۆ دەڵێ دەبێ تۆش دەڵێیتە هاوڵاتی ئەگەر لە سین بەڵاو بووە هەرزوو هەرێمی کوردستان ڕێگاکانی هەموو قەپات کرد نەیهێشت
کۆڕۆنە داخلی کوردستان بێ ئیتالیا بە هۆندە وەری نەگرت کۆڕۆنا کەوایە تۆ دەڵێ ڕێن ڕێماکەنەوە بۆ ئی حکومەت ماندوو نەبی تۆ دوکانداری ئێستا حکوومەت تا ڕادەیەک وای کردووەکە کەسابەتی و دەرگای دوکان بکرێتەوە باشە ئەمە الحمدلله تۆ لە مەزیخانەیە کار دەکەی باشە ڕۆژانە خەڵکێکی زۆر بێ بنزینی تێدەکات ئەرێ ڕێنمایی تەندروستەکان جێبەجێ دەبی زۆر بەکەمی کەمی زۆر بەکەمی هەموو شت دەبی ئەمە دەبی پابند بین بە ڕێنمایی تەندروستی خوا سبحانه وتعالى عقلی دایە دەبێت بە فکر و بە دەردی دایە و دەرمانیشی دایە لكل داء دواء پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت ئەمە دەبی خۆمان بپارێزن چونکو ئینسان چەند خۆی پەپارێز ئەوەن دەباش باشە خەڵکەکەی جێ ناداتەوە پێدوانیە خەڵک بەڕاستی ئەو بابەتە گەورەی بە بەسیت وەرگرتووە واللهی غەڵەتە چونکو ئەرێ والله چونکو ئینسان تەمەشای دوور بکاتن ئێستا خوانەکە تووشی یەکەچی بی تەمان ئەو ئایلەیە توش دەبی خزم و قەومەکانی توش دەبن ئەنجا ئەوە دەوەرە ئەو حکومەتەکەشیش باشەماندی تۆ پێم بڵێ ئێستا لە ئێران بە هەزاران کەس مردوون لە تورکیا بە هەزاران مردوون ئەوە جیرانمانە والله هەموو تەمەشا ئەو دەورە ئەترافمان بکەینەوە ئەوە دەرسی وەرگنەوە ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێت ڤایرۆسی کۆڕۆنا دوژمنی شارەوەی مرۆڤایەتیە و مەترسێکی گەورەیە لەسەر مرۆڤایەتی لە دێر زەمانەوە مەسەلەیەکی کوردی هەیە دەڵێ نابێت دوژمنانی خۆمان بەکەم بزانین وەزارەتی تەندروستی دەڵێت کۆڕۆنا مەترسیە لە ئێستا و لە داهاتوش دەبێ هەموو هاوڵاتیەک هۆشیار بێت خۆی بپارێزێت بە پێچەوانەوە مەترسیە گەورەکە ئەوەیە دووبارە ئەو ڤایرۆسە بگەڕێتەوە و خەڵکێکی زۆر تووشی ئەو ڤایرۆسە بێت ئەو کات کارە ساتێکی گەورەیە ئێمەش دەڵێن دەبێ خۆمان بپارێزین بە هەر شێوەیەک بێت چونکە سەلامەتی خۆمان واتە سەلامەتی کۆمەلگا و وڵاتەکەمان تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسوێت